بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین و وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان بۆ کرێکی لە تۆرانی کە گفتوگۆی لەبارەوە دەکەین بابەتی وەرزشکردنە لەم دۆخەی ئێستادا کە دیار بێگومان بەفرێکی زۆر ناوچەکان هێرمی کوردستانی گرتووەتەوە ساردی و سەرمایەکی زۆر هەیە بەڵام ئێمە دەپرسین ئەو کەسانی کە دەیانەوێت لە وەرزشکردن بەردەوام بن چۆن لە وەرزستاندا بە تایبەتی لەم کاتانەدا وەرزشەکانیان بەردەوامی پێبن لەبەرەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕەنگە بەهۆی با بڵێن بوونی باستەڵک لە زۆرێک لە شوێنەکان نەتوانن بچنە دەرەوە. ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ علی ڕەوفک و ڕاهێنەری وەرزشی لەگەڵمان دەبێ. کاگەلی بەیانیت باش سوپاس بۆم دەرفەتە. دەکرێت بپرسین وەرزش و زستان چی پێکیان دەبەستێتەوە؟ ئایا ئەکرێ بڵین ئەکرێ لەم بارودۆخەشا وەرزشکردن بەردەوام بێ؟ بەلای خۆی گەورە و مێرەبان بەیانی بەڕێستیش باش سڵاو لە بینەرانی NRT. وەرزشکردن لە وەرزی زستاندا زۆر جیاوازە لەگەڵ وەرزەکانی تردا بەهۆی ئەوەی کە زیاتر دەبی یاریزانەکان خۆیان بپارێزن بە جلوبەرجی باشتر لەبەر بکەن وەک ئەوەی کە لە هاوین، چونکە لە هاویندا ئەتوانی بەیەک فانێرە تۆ وەرزش بکەی بەڵام لە زستاندا دەبی زۆر ئاگاداری خۆتبی. ئەو کاتێک کە ڕاهێنان دەکەی بە تایبەت یاریزانەکان پێویستی زیاتر بە گەرمکردنە لە زستاندا دەبی زیاتر خۆت گەرم بکەی و هەروەها ئەو پۆشاکێک تۆ لەبەری دەکەی دەبیت پۆشاکێکی باش بێت و کە لە سەرما بتپارێزێ بەڕاستی. بەڵێ زۆر باش کەعالیکەواتە سەبارەت بۆی کە بۆ نمونە ئەو کەسانی کە بیانەوێت لەم بارودۆخەدایان لە ئێستایە وەرزش بکەن پێویستە بە شێوەیەک وەرزش بکەن وەکو دەزانین کە سەرمایەکی زۆر هەیە. ئەم با بڵێن بۆ بابەتی هەناسەدان کاریگەری نابێت ئەم سەرما زۆری کە ئێستا بوونی هەیە گەر کەسێک بیوێت لە دەرەوە وەرزش بکە یان پێویستە تەنیا با بڵێن لە شوێنێکی داخرا وەرزش بکرێت. بخۆی ڕاستی لە دستاندا ڤیتامین دی کەم دەبێت، یعنی یاریزانەکان زیاتر پێویستیان بە ڤیتامین دیە. وارووا کە لەو سەرما و سۆڵەش تۆ کە وەرزش دەکەی لە ناو قاعەیەکی داخرا و بیکەی زیاتر ڤیتامین دی کەم دەبێت، دەبی زیاتر وەرزش لە دەرەوە بکرێت. بەڵام بەوەی ئەو سەرما و سۆڵەش دەتوانیت چەند خۆپاراستن لە نەخۆشیەکانی وەرزی دستاندا وەکو هەڵامەت و لەگەڵ هەوکردنی قوڕک تۆ ئەتوانی خۆت بپارێزی. ئەویش بەهۆی پۆشاکی باش و با بڵێن قەمسەلەی باش لەبەر بکەی. کاتێک میثالەن یاریزان تۆپی پێ دەکات کە ڕاهێنەر دەری دەهێنەیان ڕاهێنان دەکات لە کاتی ڕاهێنانکردندا با بڵێن پشۆک وەردەگرن یان ئاو دەخۆن دەبی ڕاستە و خۆ قەمسەلە لەبەر بکەن نابیت گەرم و سارد ببێ، چونکە تۆ کە دەچی وەرزش دەکەی ڕاستی تۆ زیاتر لاشت گەرم دەبێ، زیاتر هەست بە گەرمی دەکەی. ئیتر کە ئەو کاتێک کە دەوەستیان ئەو کاتێک کە پشت دەدەی ئەو کاتێک کە ڕاهێنەر یاریزانێک دەرئەهێنەیەشی تر داوێتەنە تۆ بچی لە شوێنی احتیاط دابنیشی بەبێ قەمسەلە تەنها فانێرت لەبەربی کە ئەو کاتەی یاری دەکرها بەو شێوازەبی ئەوە نابێ ڕاستی تووشی هەڵامەت و نەخۆشی قورگ و چەندین نەخۆشی وەرزی دستان دەبی. ڕاستی دەبی یاریزان لەو کاتەدا خۆی بپارێزی. واروەها ئەمە لە وەرزی دستاندا ئەوانەی کە وەرزش دەکەن زیاتر پێویستیان بە جستەیەکی بەهێسەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو سەرما و سۆڵەش ببێتەوە. ئەویش دەبی ڤیتامین دی لە لاشەماندا هەبی، چونکە پێویستیمان زۆر بەخۆرە. ئەویش زۆر زۆر گرنگە لە کاتی بەیانیاندا. باشترین وەرزشە کە تۆ بیکەی لە کاتی بەیانیاندا کە ئەو خۆرەی وەردەبی زیاتر ڤیتامین دی دەدات بەجەستت. و هەروەها کاتێک کە وەرزش دەکا یاریزان، یعنی من بەڕاستی ئەو یاریزانانە با بڵێن خۆپاراستن لە نەخۆشی وەرزی دستاندا دەتوانن لە کاتی وەرزشکردندا دەستی خۆیان لە دەموچاویان نەدەن. ئەوەش دەبێتە ڕاستی بەڵابوونەوەی چەند میکرۆب لەسەر دەموچاوی. و هەروەها ئەنجامدانی وەرزشی یۆگا ئەوەش لایەنی دەرونی یاریزان
باش دەکات کە دووربی لە نەخۆشی ئەو پەتای وەرزی کە ئێستا هەیە. و هەروەها چەند دەرزیەکی تایبەت هەیە کە یاریزان پێویستە لە خۆی بدا بۆ ئەوەی دووربی لە نەخۆشی وەرزی دستان کە ئەو هەڵامەتەی ئێستا هەیە کە نەخۆشیەکانی وەرزیە کە پێ دەڵێن وەرزی دستان و هەروەها زیاتر ئیتیمام بە خواردنە گەرمەکان بدا لە وەرزی دستان بۆ ئەوەی زیاتر لاشەی گەرم بێ، ئەوەش زۆر زۆر گرنگە. زۆر باش. سەبارەت بە ئەنی پۆشینی جلوبەرێک لە کاتی وەرزشکردن بە تایبەتی لە زستانە کرێ بڵین پێویستە و کەسی کە وەرزش دەکا ینی جلوبەرگێکی زۆر گەرم لەبەرکە یان ئەبێ جلوبەرگێکی تاڕاتێک ئاسایی بێ بۆی کە بتوانێت و کەسی کە دەیەوێت پێشی داوازێنی کاریگەری دروست بە لەسەر جستەی. کە تۆ سەرەتا دەست بە وەرزش دەکەی دەبی قەمسەلێکی باش لەبەردبی و لەگەڵ پۆشاکێکی باش بۆ ئەوەی وردە وردە تۆ گەرم دەبی کە گەرم بووی وردە وردە ئەتوانی ئەو قەمسەلەی کە لەبەرتە دایکەنی یان بەفانێرێکی بەقۆڵ لەگەڵ دەستە پەنجە لە دەستت بی زۆر ئاسایی غەر. بەڵام کە وەرزشەکە کۆتایی پێتێ زۆر هەیە لە یاریزانەکان یان ئەوانی کە وەرزش دەکەن تەمەنیان سەروی 40 ساڵە چۆن لە ماڵەوە دەردێن ئەوە تۆ بەفانێرێکی سادە یان بە جلوبەرجێکی سادە یەکسەر دەچن وەرزش دەکەن و کە وەرزشەکەش کۆتایی دێ هەر بەو جلوبەرگە ئەڕۆنەوە ماڵ و کۆتایی بە وەرزشەکە دێن. نەخێر ئەتوانی کە لە سەرەتای دەست پێکردن تۆ تۆزە خۆت گەرم دەکەی دەبی قەمسەلەیەکی باش لەبەردبی زیاتر لە چارێکێک 20 دقیقە یان نیو ساعت کە تۆ وەرزش دەکەی بەردەوام کە ئەو وەرزشت کرد ها زیاتر قەڵبت گەرم دەبێ اینجا ئەتوانی ئەو قەمسەلەی کە لەبەرتە یعنی تۆزێک ئەو قەمسەلەی دابنەی زیاتر کە ئەو وەرزشەی ماوتە کە مەبەستە بیکەی ئەنجامی بدەیت. بەڵام کە وەرزشەکەت کۆتایی پێهات کۆتایی بە هەموو شتێنە دەبی ڕاستە و خۆ قەمسەلەت لەبەر بکەی بۆ ئەوی گەرم و سارد نەبی. زۆر باشە. سەوار بە کاتی وەرزشکردنەکرێ بڵێن کاتەکانی دیاری کراوە بە تایبەتی لە وەرزی زستاندا زۆر کات دەوترێت بەیانیان یەکێکە لە باشترین کاتەکان. بەڵام تا چەند پێتان وایە ساردی و سەرمایەکە کاریگەری دروستەکە و ئاساییە لە کاتێکی ترا بکرێیان تەنیا بەیانیان گرنگ و پێویستە. بەیانیان بکرێ باشە بەڵام بەیانیان ئەگەر سەرمایەکی زۆر بۆ ئەتوانی لە بەیانیان نەیکەی دوای عەسر بیکەی زۆر زۆر ئاسایە. بەڵام لە وەرزی زستاندا زۆربەی یاریزانەکان چ بە عام خەڵک کێشی زیاد دەبێ بۆ چونکە لە وەرزی زستاندا زیاتر تۆ با بڵێن ناچێ دەرەوە زیاتر کمتر جم و جۆڵت هەیە بۆی ئەو سەرمایە هەمومان لە یەک غورفەیەک داین لەبەر سۆپەیان لەبەر هیتەر داین. ئەو جا ڕاستی لە وەرزشکردن لە دستاندا نابێت چ یاریزان چ خەڵکی عام ئەوانی کە وەرزش دەکەن ئەوانی کە بە تەمەنیش یعنی نابی دوور بکەونەوە لە وەرزش لە دستاندا زۆر زۆر گرنگە چ بۆ هەناسەدان چ بۆ سوڕانی خوێن کە لە لاشت بە شێوازێکی یەکسان دابەش دەبێت. چونکە تۆ ئەگەر بۆ ماوەی 45 دقیقە نیو ساعت یان یەک کات ژمێر تۆ وەرزش بکەی ئەگە خۆ نەتوانی غاریش بدەی هەر مەشی بڕۆی بە پیاسە بڕۆی ڕاژ نەکەی بەس مەشی بڕۆی 45 دقیقە ساعتێک بڕۆی سوودی بۆت هەیە بۆ جەستت کامل هەیە یعنی بۆ مێشکت هەیە بۆ دەرونیت هەیە خەمۆشیت زیاتر کەم دەکە بەوەی ئەوەیە کەمە زیاتر لە ماڵین دەستانە خەڵک تۆزەک تووشی خەمۆشی دەبی بەوەی ئەو وەرزشەوە ئەتوانی ئەو خەمۆشیە کم بکەیتەوە. و هەروەها بۆ سوڕی خوێن زۆر زۆر باشە یعنی خوێن بە شێوازێکی یەکسان لەسەر لاشت دابەش دەبێت واناکە تووشی خوا نەخواستە تووشی جەڵتەبی یان نەخۆشیەکی لە ناکاوبی. ئەو جە وەرزشکردن بە تایبەت لە بۆ ئەو کە مرۆڤەکانی بەتەمەنن چ منداڵن چ بەتەم بەڵام زیاتر بەتەمەنەکان زۆر زۆر گرنگە ڕۆژانە دانەبڕێن لە وەرزش بەلایەنی کەم دەبی هەفتەی 4 جا 5 جا تۆ وەرزش بکەی. زۆر باش. ئەکرێ بڵین تا چەند وەرزشکردن لە زستاندا کاریگەری زۆرتری هەیە لەسەر توانەوەی چەوری لەش دەوترێت کە لە باڵێن وەرزی سەرمادا ئەنجامدانی وەرزش کاریگەری زیاتر ئۆگلۆی کە لە تۆ لە وەرزی گەرمایە وەرزش بکەین و لە زستانە کاریگەری زۆرترە لەسەر توانەوەی چەوری لەش. بخۆی ڕاستی باشترین کات تۆ وەرزش بکەی بۆ ئەوەی چەوریت
بتوێتەوە با بڵێن چەوری مرۆڤ کەم بکە کاتی بەیانیانە پێش ئەوەش نانی بخۆ یعنی هەیە زۆر یعنی حەز دەکات چەوری کەم بێ و زیاتر لەشی لاواز بێ ئەگەر تۆ نان نەخۆی بێ و ڕاستە و خۆ وەرزش بکەی ئەوە دوو جار چەوری کەم دەکا ئەوە زۆر میمە ڕاستی یعنی بەزیژی تێرەوە تۆ وەرزش بکەی کەمتر چەوریت لادە بەڕاستی لە لاشەت بەڵام بە زیژی برسیەوە تۆ وەرزش بکەی زیاتر چەوری لە لاشەت دەتوێنێتەوە. باش سەبارەت بۆی کە لە کاتە جیاوازەکانی تری زستاندا ئەکرێ و ئاساییە وەرزش بکرێ و بەشێکی زۆر لەو کەسانی کە با بڵێن ڕەنگە لە وەرزستاندەکە وەرزش دەکەن لە هۆڵە داخراوەکان وەرزش بکەن یعنی لە دوای هاتنە دەروان ڕاستەوخۆ لە هۆڵە وەرزشیەکان ئەکرێ بڵێن کاریگەری ئەو سەرمایە لەسەر جەستەیان دیار دەکەوێت و تووشی نەخۆشی جۆرا و جۆریان دەکات و چۆن پێویستە خۆیان پارێزن لە دوای وەرزشکردن. وڵە برای بەڕێزم ڕاستی کە لە هۆڵە بداخراوەکان دەکرێت بە حکمی ئەوەی نەکو باران بێ و شەختە هەبێ لە یاریگاکان بەفر هەبێ ئێستا بەفرەیە لە زۆربەی یاریگەکانی هەموو پۆشیوە زۆر گرنگە لە هۆڵێکی داخراو کە دەیکەی حتمما ئەو هۆلەیە گەرم و گوڕا و تۆ وەرزش دەکەی زیاتر گەرم دەبی کە ڕاستە و خۆ دەردەی دەبی پۆشاکی وەرزشی لەبەر بێ ڕاستە و خۆ سواری ئۆتۆمبیل بی بچیەوە ماڵەوە ڕاستیت پێ بڵێم نابی دەبی لە دستاندا زۆر چیاریزانەکان چ ئەوانی کە بەتەمەنن ئەوانی کە وەرزش دەکەن بە شێوەیەکی گشتی دەبی زۆر ئاگاداری خۆیان بن تووشی ئەو هەڵامەتەی وەرزیە نەبن ئەوەش بەهۆی ئەوەیە کە زیاتر خۆیان بپارێزم چونکە مرۆڤ کە وەرزش دەکات زیاتر لاشەی گەرم دەبێ کە لاشەت گەرم بوو تۆ لە وەرزش وەستا یان لە هۆڵی داخراو ئەیکەی یەکسەر دەچی بۆ دەرەوە تووشی گەرم و ساردی دەبی ڕاستە و خۆ تووشی ئەو هەڵامەتە دەبی خۆت بپارێزی لەو گەرم و ساردیە. زۆر باشە ئەگەر بپرسین لەسەر بابەتی وەرزشکردنەکان بۆ ئەو وەرزشانی کە لە زستانە بکرێ تەنیا وەرزشی ڕاکردن بەسە بۆی کە کەسێک بێوێ با بڵێن چەوری زیادی لەشی بتوێنێتەوە یان چ جۆرە وەرزشێکی تر پێویستە بکرێت؟ سەبارەت بیاریزان بیکە یان خەڵکی عام با بڵێن ئەوانەی بەتایبەتی بۆ بەتایبەتی با بڵێن خەڵکی ئاسایی و کەسانی کە دەیانەوێت کێشیان زۆرە و کێشییاندا بەزێن یعنی وا باشتر لە زستاندا بیکەن و لە هەمان کاتدا تا چەند ئەو وەرزشانە وەرزشە جیاوازەکان کاریگەریە لەسەر توانەوەی چەوری زیادەی لەش. بەڵێ وڵی بەتایبەت بۆوانی بە تەمەنەکان ینی زۆر پێویستە ڕۆژانە 45 دقە تاوەکو یەک کاتژمێر ئەگە بتوانن ئەگە خۆ توانای ئەویانیش نەبی ینی جم و جۆل بکەن کە هەندە وەرزشەیە بۆ نمونە کە یاریزان دەیکان ناتوانن کەسێکی بە تەمەن 50 ساڵ یان 55 ساڵ ئەو وەرزشە بکە بەڵام خۆ ئەگەر هیچیش نەکەن هەڕۆیشتن مەشی زۆر گرنگە یعنی بەس نەوەستی بەس لە ماڵدا بدانەنیشی زۆر گرنگە کە ئەو کەسانی کە بە تەمەنن کە وەرزش دەکەن کە سەرەتا پەمپیەک بکەن بۆ ئەوەی تووشی ئەوە نەبن با بڵێن ماسوولکەکانیان نێشێ یعنی ئەتوانن پێش دەست بە هەروەلە بکەن یان غاردان بکەن کێشان بکەن لە ماسوولکەکانیدا با بڵێن خۆیان گەرم بکەنەوە چەند حرەکەیەکەیە جم و جۆلێکەیە ئەتوانی تۆ هەلەوەستان هەلە دانیشتندا بیکەی پێش ئەوەی تۆ وەرزش بکەی اینجا ئەو کات تۆ بچێ ناو وەرزش و چەند حرەکەیەک و جم و جۆلێک بکەی و یان ڕاکردن بکەیت و یان هەروەل بکەیت. زۆر باش سەبارەت بۆ کەسانی کە تەنیا پێویستیان بۆ ینی لەشێکی تەندروستیان هەبێ ئەکرێ بپرسین وەرزشکردن بە تایبەتی لە زستان و لەم ساردی سەرمایە بۆ ئەوان بۆ ئەو گەنجانە ینی لە هۆڵە داخراوەکان گرنگە یان لە دەرەوە گرنگە؟ بەڕاستی وەرزشکردن لە دەرەوە زیاتر گرنگە لە هۆڵە داخراوەکان بۆ من لە سەرەتاش ئاماژەم پێدا چونکە لە دستاندا ڤیتامین دی زۆر کەم دەبی ئەمە ئەو ڤیتامینە بە چ وەردەگرین لە ڕۆژ وەردەگرین و هەروەها دەتوانن
خواردنی زەنجەفیل و هەروە ماسی ئەوانە بخۆن خواردنە گەرمەکان ئیتیمان پێ بدەن بەڵام زیاتر وەرزشکردن لە دەرەوە سوودی زیاترە ئەوانەی کە وەرزش دەکەن لە بەر خۆردا ئێستاکە خۆر لە دەرێ لە قەزای بەردەڕەژ ینی ئێستاکە زۆر گرنگە کە ئەوانەی وەرزش دەکەن لەو کاتەدا کە وەرزش بکەن ئێستاش وەرزی دستانە خۆریش لە دەرەیە یعنی ڤیتامین دی لە خۆر وەردەگیرێ زۆر گرنگە کە لە دستاندا و هەروە بەرگری لاش زۆر بەهێز دەکە ئەو خۆرەیە وا دەکات تووشی نەخۆشی وەرزی دستانەش نەبی. زۆر باشاکرێ بڵین ینی لەم کاتەیە لەم بارودۆخەیە وەرزشکردن هیچ جیاوازێکی لە نێوان با بڵێن ئافرەت و لە نێوان پیاواندا بە تایبەتی لە ڕووی بارودۆخی ساردی و سەرمایەکە و کاریگەری زیاتر لەسەر جەستەی کامیان جێدەهێڵێ؟ وڵا کاریگەری لەسەر ڕۆدیچیانەیە بەڵام زیاتر لەسەر ئافرەت بە حکمیەوەش کە ئافرەت کە وەرزش بکەم مەبەستەوەیە یعنی ئەوانی وەکو پیا وەرزش بکەن بەڵێ زیاتر بە حکمیەوەی ڕاستی عەشایری ئێمە بە حکمیەوەی یعنی ئافرەت زیاتر ناتوانێت لە دەرەوە وەرزش بکە لەوەی کە زیاتر پیا و حڕیەتی هەیە بچی لە دەرەوە وەرزش بکە ڕاستی بەڵام ئەوانیش ئەتوانن لە ماڵ چەند وەرزشێک هەیە کە بیکەن ڕاستی زۆر گرنگە بۆ ئافرەت چونکە ئافرەت زیاتر لە ماڵەوەیە چونکە زۆر گرنگە ئافرەت ئەو چەوریە هەیە کە لە قەڵبی لە لاشەیدا بتوێتەوە ڕاستی و بۆ ئافرەت کە یەکجا بۆ پیا و گرنگ بێ بۆ ئافرەت دووجا گرنگە بۆ چونکە ئافرەت زیاتر با بڵێن لە دەرەوە نییە و ئەو هەڵەشی بۆ ناڕەخسێ ڕاستی بچی لە دەرەوە بکە لە یاریگایەک یان لەسەر شەقامەک پیاو دەتوانێت بۆ نمونە بێتە پارکێک یان بستە بیاریگایەک یان هەر لە با بڵێن لە شوێنێکی چۆڵ بخاستن کە دستانە بچێتە دەرەوە مەشی بکە ڕابکە زۆر ئاساییە حەز دەکەم ئاماژە بەوەش بدەم لە دستانان زۆر گرنگە پێڵاویش بۆ یاریزانەکان چ ئەوانی لە سەتاتان غار دەدەن یان ئەوانی لەسەر با بڵێن چیمەنی یاریگای دەستکرد زۆر گرنگە کاڵەکەت پێڵاوەکەت با بڵێن نەرم بێ ئەو کاتێک تۆ غار دەدەی یان ڕاکردن دەکەی یان مەشی دەکەی پێڵاوەکەت نەرم بێ بنی نەلابچین و نا با بڵێن خۆ ئەگەر ئەو یاریزانەکانی تۆپی پێش کە غار دەدەن یان ڕاکاردن دەکەن ماوەی نیو ساعتە 20 دقیقە کە بزان ڕاینەر چەندی بۆ دانێ پێویستە سەرەتا بەکالە ڕابکات اینجا بێت لابچینی خۆی لە پێ بکە بۆ شود لێدانە یان ڕەفعەیە یان یاری دووگۆڵی ئەکا سەرەتا کالە زۆر پێویستە بەوەی ئەوەی کە جومگەکانی تووشی ئازار نەبن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕێز عەلیرەوف وەکو ڕاهێنەری وەرزشی کە لەم بەشەی بەرنامەی بەیانی باش کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. سپاس بۆ بەڕێستان. خۆشەویستان لە بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبین دیارە تۆری پامنێرانی نارتی وەردەگرین بۆ وەرگرتنی زانیاریەکان لە